کۆدەکانی پشت پەیامە نوێیەکەی سەدر چین ئایا دەگەڕێتەوە ناو پرۆسەی سیاسی؟ سەدر بە پشتیوانی لێدوانە توندە نوێیەکەی پلاسخات دەیەوێت چ پەیامێک بگەیەنێت. دوای ئەوەی دوێنێ جێنین پلاسخات نێردەی تایبەتی سکرتێری گشتینەتەوەی یەکگرتووەکان بۆ عێراق 35مین راپۆرتی خۆی لەبارەی دۆخی ئەو وڵاتە پێشکەش بە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتووەکان کرد. تیایدا ڕەخنەی لە خەمساردی لایەنە سیاسیەکانی عێراق گرت بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و وتی ئالۆزیە خوێناویەکانی ناوچەی سەوسی بەغدا و شاری بەسڕە لە 28 ئاب کە لە نێوان خۆپیشاندەرانی لایەنگری سەدر و چوارچێوەی هاو ئاهەنگی و هێزە ئەمنیەکان دروست بوون ببنە بە ئاگاهێنەرەوە بۆ لایەنە سیاسیەکانی عێراق. بەڵام ڕاستیە تاڵەکە ئەوەیە کە تا ئەمڕۆژ ناکۆکی نێوان شیعەکان کاڵ نەبووەتەوە و پارتە کوردیەکانیش نەیانتوانیوە لە ڕێککەوتن لەسەر بەربژێری سەرۆکایەتی نزیک ببنەوە. دوای ئەم پەیامەی پلاسخات موقتەدا سەدر وەک یەکەم سیاسی عێراق پشتیوانی لە پەیامەکانی ناوبراو کرد و ڕایگەیان ئێمە پشتیوانی گفتوگۆی کراوە دەکەین بۆ دەرچوون لە قەیرانی ئێستا بەمەرجی دوورخستنەوەی گەندەڵەکان و سیاسیەکانی ئێستا. وتیشی ئێمە پشتگیری ئەم پەیامەی ئەنجومەنی ئاسایش دەکەین بۆ دان بەخۆ داگرتن و گرژ نەکردنی زیاتری دۆخی عێراق. بە بڕوای چاودێران ئەم پەیامەی سەدر ئاماژەیە بۆ گەڕانەوەی جارێکی تری بۆ پرۆسەی سیاسی، بەڵام بە شێوەی ڕاستەوخۆ نا بەو پێی دەرگای گفتوگۆی کردوتەوە کە پێشتر دایخست بوو ئەگەرچی مەرجەکانیشی قورسە کە باس لە دوورخستنەوەی سیاسیەکانی ئێستا دەکات. پەیامی ئەوەی پشتیوانی دان بەخۆ داگرتن و دوورکەوتنەوە لە دروستکردنی گرژی نوێ ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی بەم زوانە جارێکی تر پەنا بۆ شەقام و دەست بەسەر داگرتنی ناوچەی سەوز نابنەوە. ئەوەی بۆتە بربەست لە پەیامەکەی سەدر دوورخستنەوەی سیاسیەکانی ئێستایە کە ئەو بە گەندەڵ وەسفیان دەکات. بە بڕوای چاودێران ئەم پەیامە زیاتر بۆ لایەنگرانی خۆیەتی بۆ ئەوەی پێیان بڵێت کە ئەو لەسەر بەڵێنەکانی خۆیەتی، بەڵام ئاماژە گشتیەکان بۆ ئەوە دەچن سەدر قۆناغ بە قۆناغ جارێکی تر دێتەوە ناو پرۆسەی سیاسی، ئەمەش لە ترسی ئەوەی بکەوێتە پەراوێزی ڕووداوەکان.